بنەیەکم هێناوەتەوە ئێرە سەرمۆرد بۆی دوورکەومەوە لەو نەخۆشی کۆرۆنایە. دوو نیشانەمان پێکاوە، یەک خۆمان پاراسەوە، دووش خزمەتی باخ و باخاتەکەمان کردووە. شەو کە هاتمەوە ناودیەکە زۆر قەڵەباوە چوومە سەربار هەمووتیان بە خێر بێنە وەڵام شۆی مۆماڵیەوە تم ئێمە هاتوینەوە لە ترسی کۆرۆنا ڕامان کردووە ئەبێ کۆ نەبینەوە. ئێرە بۆ من خۆشترە، بۆ من حەزم لە قەرەباڵغێنێ بەڕاستی لە ڕانێ خۆ بۆ ناپال دەبێت لە ژوورە نەیە دەری ڕانسانگە لێرە بچی بۆ چەوە خۆشانە کێشەی نییە. لە ڕووی جوگرافیەوە مەیدان و سەرمۆرد وەک دوو گوندی دراوسێ دەردەکەون. کاردووکیان کەوتونەتە باوەشی چیاکانی ناحیەی سوورداش لە قەزای دووکان. بەڵام سەرمۆردیەکان وەک هاوینە هەواری خۆیان باس لە مەیدان دەکەن. کاتێکیش دەشیتە ناو مەیدان قسەکە پشتڕاست دەبێتەوە. دەبینیت هەموو دانیشتوانەکەی خەڵکی سەرمۆردن. پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای نوێ مەیدان تەنیا ماڵێکی تێدا بوو کە سەرقاڵ یا ژەڵداری بوون. ئێستا گوند ئاوەدان و پڕژیانە. من ئیبراهیم عەبدولوهاب ڕەسوول فەرمانبەرم لە وەزارەتی ناوخۆ لە پیرمەگرون دانیشم. ژیانمان تەبان من کە فەرمانبەرم پشتم بە موچەکەم بەسوول لەوێ لە ژیان و گوزارانی خۆم ڕۆژانەکە دەوام هاتوومەوانێ و پێداویستەکانم هەموو لەسەر موچەی بووە. دوایەوەی کە حکوومەتی هەرێم بڕیاریدا قەدەغەی هاتوو چۆ و چوونە دەرەوەی هاوڵاتیان و هەروەها ئیش و کاری فەرمانەکان ڕابوەستێ بڕیارماندا خۆم و خێزان مناڵەکان کە بینەوە گوندەکەی خۆمان بۆ ئەوی دوورکەوینەوە لەم نەخۆشیە و لەگەڵ ئەوەشدا خزمەتی باخەکەی بکەین چون ئێمە هەر ئەبێ ساڵانە بینەوە بۆ ئێرە بۆ خزمەتی ئەم ڕێز و باخەی. ساڵان مدەیشی کەم لێرە ئەماینەوە هەفتەیەک یان کەمتر یا زیاتر شتێک کە خزمەتی ڕێزەکەی بکەین کە تەواو بوو چێڵان و بنمیە و دەرمان ڕشاندن ئەگەڕاینەوە بۆ پیرەمەگرون بۆ ئیش و کارەکان خۆ. بەڵام ئێستا بە حکمی ئەوەی کە حکوومەتی هەرێم بڕیاری داوە کە ئیش و کارەکان هەمووی بوەسێ و هاوڵاتیان لە ماڵەوە بن بڕیارماندا ژیانەکە لێرە بەسەر بەرین نەک لە پیرەمەگرون شوێنێکی قەڵەباڵغا بۆیە باقەت حەزمان لێ نەبوو لەوێ بمێنینەوە کوتمان بچین و دەیەکی خۆمان باشترە و شوێنێکی بەرفراوان و ئاو هەواشی ساف و خۆش و ئەسڵم سەرمۆردیە و گوندی خۆمانە بۆی ئێرەم هەڵبژار کە بێمەوە نیشتمانەی خۆم. سێ کوڕ و دوو کچم هەیە دوانیان ژنیان هێنا و دوو کچەکە شویان کردووە کوڕێکم لەگەڵ ماوە قوتابخانەی تاوا کردو ئێستا لە پیرەمەگرونە بەتەمای ئینشاڵڵا ئەمڕۆ بەیانی بگەڕێتەوە بۆ ئێرە بۆ لامان. هاتنی ئێمە بۆ ئێرە زیاتر لەبەر ئەوەی بوو پیرەمەگرون زۆر قەڵباڵغا لە ترسەوەی کە بەر یەکتر نەکەوین و دووربین لەم نەخۆشیەی بۆیە بڕیارماندا بێن و دەیەکی خۆمان سەلامەتر دەبین وەک لە پیرەمەگرون. ئەمە یەک دووەم بەکارهێنانی نان و چێشوشتی خۆمان لێرە دڵنیای 100% کە ئەمە پوخت و خاوێنە و دووریشە لە ئەم نەخۆشێ. من ئەسمە بڵین پیرەمەگرون نانەوایەک نان دێنم لێم معلوم نییە ئەو کابرایە چی ئەڵێن نەخۆش نییە یان ئەسمە سوپەرمارکێتێکە ئەسمە دوکانێکی سەوزە بۆ سەوزەکڕین و ئەو شتانە دڵنیا نیم لەوەی کە ئەم کابرایە نەخۆشە یان نە یان بەرکەوتەیە یان نە. لێرە
لە 1970 بۆ 85 ئەم خواردانێک کە بۆ خۆمان لێر بەکاری دێنین ناکردە بڵێن ژنی ماڵەوە دەیکات چێشتەکەیە برنجە شلەیە هەشت پێداویستێکە کە بۆ خواردن لێ ئەنێت دڵنیای لەوەی کە خێزانەکەت بە پوخت و خاوێنی لێ ئەنێت سەوزەیە لە باخی خۆماندا دەیکەین و ئاوە درێ و بەکاری دێنین وەکو پیرەمەگرون و شارەکان نییە. پەیوەندەکانی ئەم ئەوە نییە بڵێ 24 سەعاتە بەیەکەوە بین لەوانەیە من لە هەفتەیەکات چاوپێکەوتنێکی کەم 2 دقەی 3 دقەی ئەش بە حکمی ئەوەی کە باخەکەم نزیکە لە باخەکەی دوور بە دووری چاک و چۆنی هەواڵپرسینی یەکترەکەین کەی هاتووەکەی نهاتوویە و دەگو باسێ و چ نییە. دەسمە کێوی کۆرەداری دێنم کۆرەسیلکە دێن مێرم پێخۆسە نەک لەوێ دانیشم لە زوور سەکر و چای دێنین و ئاردی دێنین و گەستی کەمان ناوێ بۆ خۆمان کە هاتی ئێرە بۆ من خۆشترە زۆر من حەزم لە قەرەباڵغێنێ بەڕاستی ئێستا ئەم فەتا برابۆتەوە کوڕە بۆی نەیە بۆ کمارە کاک برامی بچین کەوان دوونی ئەمەش دووین پور چۆ بە قەلەمێکی هاتە وەکن ئێمە نەچوو نەوەڵا ناچی یەکماری نەچوو دەبە خۆت پارێزی بای ئەوەی ئێمە لێرە ئەم ڕز و باخەمان بەخێو دەکرد فەلاحەتیمان نەبوو یەک دوو ماردەی کرد بران چیوان نەبوو بارەترمان دەبر بۆ خراپە ڕوتێ بەرکەرکوچ دەماندا بە گەدم گەنمەکەمان دێنایەوە ئەنجا ئەو گەنم و جوێ دەژیاین و ساری پایزار پێشش بارترێش دەمایە دەچین لە کەرکوچێ دەبان فرۆش باری بە دینارێکی بە دینار و نیوی و مەڕووماراتشمان دەچوو ئەو شاخی سارای پێ دەرێن بەش دوکانێ زستانە حیوانوماراتمان سو ئەو شاخێ لە ئەشکەوتاندا بوون لەوێ ئەشکەوتی خۆشی لێ بوو مەڕمان تێدا کرد شەیەک بەڕۆژ لەو بەندێنێ دەمان لەوە ڕاندویتر ئەوە بوو کە سەدام هات و جوومەکەی هێنای دیدی و دی هات تێک چوو ئێمە هەراتین ڕۆشتین بۆ ئێرانی بۆ کامێران دوو ساران لەوێ ماینەوە و ئەنجا هەمی سا لە نەوەتەکان هاتینەوە. سەرمۆردیەکان وەک زۆرینەی خەڵکی کوردستان خۆشەویستی و پەیوەستبوونێکی قوڵیان بە زێدی خۆیانەوە هەیە. گوندیش بە خاکی بەپیت و سەوزایی و کانی و سروشتی پاکەوە باوەشی بۆ کردوونەتەوە. تەنیا بەگەڕانەوە بۆ گوندەکەیان و پێڕەوکردنی ڕێنمایەکانی خۆپاراستن هێندە دوورن لە ڤایرۆسی کۆرۆنا وەگەوەی ئەمان لە جیهانێک بن و کۆڤید-19 و مەترسی و هەڕەشەکانی لە جیهانێکی دیکە. وەرە کاکە حەزمان لێک کرد بوو شەو ڕۆژمان لێک نەدەبەوە ئەوە مارەکە بۆ مەشمارە ئێمە بۆ هەمڕۆ بەردەماندا حیوانیە دەخوڕی و منجێ لێ دانیشتوم تەماشام دەکرد ئەو تەماشای من دەکرد و من تەماشای من دەکرد هەتا نووسیمان گەیشتە یەکوان ئەوە سێ ساران ڕاوەستان هەر گچکە لە بووینە تا ئەوە چوو ئەسکەری کرد و هاتەوە و ئەنجا لە دوانیش بە یەک گەشتی نووسکرد مارومدارێکی باسمان هەیە لە خوای بەزیاد بوو. ئێستا دوو کوڕمالە لە ئەم جەماعی پیرەمەگدوڕینی دوو کوڕێکی وا لەگەر خۆمە و کوڕێکی کەشمان هەیە مارماوە لە ڕانی ئێستا لە ڕاندا دەنیشت هاوینە لەگەن پیرێژنەی دێنەوە دەرێ من خەمی ئەم چەم و بەراوەمانە بەلایەکمان هەیە لەم دیوەی ئەمە خەمێتی دەرێ من ئەنگە دەبێت مژم لێ بمنێژن پێم خۆسە ئەلێرە بین ئەلێرە دەرم خۆ ئەلێرە بمرم لێرە بمنێژن. لێرە لەدایک بووم لەم گوندە لە گوندی سەرمۆرد من خۆم لە سلێمانی شەکەم لە وتێلێکم لە سەرچنا لەوێ ڕۆژانە من بۆ 9 سعات دەوامەکەم هەشتی بەیانی بۆ 5 ئێوارە دەوامەکەم بەس جومعان مەجالم هەیە بەس جومعان لە ڕۆژەکانی پێنجشەمە کە سعات 4 بێ یان 3 بێ محاولە دەکەم دێمەوە بۆ ئێرە بۆی شەوی جومعە لێرە بم و شەماگەڕێم و بە سلێمانی سیارەشم نییە هەر بە پاس دێم و ئەڕۆم بانیان کە ئەڕۆم بە پێ هەروەک وەرزشێک وایە خۆم هەر حەزەکەم تۆزێت جوڵە و ڕاکردنیشی تایە ئێوارانی شەرەگەڕێمەوە بە هەمان شێوە بە پاس دەگەڕێمەوە بۆ ماڵەوە ئتر کە ئێمە ماڵەوە دانیشم لەگە مناڵ و خێزان و ماڵ و مناڵی خۆم و هەتا
کاتی شەوە خەوم و بەیانی هەڵەسم و ڕم و بۆیش و دووبارە سێبارە ژیانی من هەرەوە بۆ شێوەیە. من لە زستانە زۆربەی ڕۆژەکان جمعانیش دەچووم بۆەوەی بەهار ڕۆژێک زیاد بێ و بێمەوە بۆ ئێرە لەگە مناڵەکان لەم گوندە دانیش. مهندیسەکە قسەی لەگەڵ من ناکرد شەوکتی کاکە بەیانی مەیە بۆ ئیش وتێلەکەمان داخستۆ و ئیتر خۆم ئاگادار دەکەم و ئێمە هەر شەو خۆمان پێچایەوە سارەیەکمان بان کرد ماڵ و مناڵ و اتفاقی تەواومان هێنا و بە زەخیرەی کاملەوە هاتینەوە بۆ ئێرە ئەوە تقریبەن لەوێ 5 و ئێستاش 17 شەوە لێرەینەوە تقریبەن 22 ڕۆژە ئێمە خۆمان لێرە دانیشتوین. من چوار ئێستا هەموو ڕۆژە خەبەرم ئێستا بەیانیان لێرە کە هەڵەستم چوار چا لێنین بەیەکەوە نامچا خۆم من لە 6 و نیو حەوت دەرەچم یەم بۆ ئیش. حەز دەکەم یعنی شەو درەنگان بێمەوە زۆر بە درەنگی بێمەوە بۆیە زۆر مرتاحم بە ئێرە ڕەزە بڕین پێبێڵەکەین ئەی چێڵینەوە دەرمان ئەڕشێنین ئیتر لێرە بێ ئیش نابین ئەگەر هیچ کە نەبێ بەردەبژێری. پاسە کۆرەی دەکەین من نەختێ پێبێر دەکەم دەڕشێن و جۆگا مۆگای ئاوەکەمان زۆرە ژیاوەتەوە دەرێن با ڕوو لەو ڕزانە نەکای جیرانان دەچم جۆگا مۆگای پا دەکەمەوە ئاوەکە ڕەوان دەکەم بە جۆگای خۆیدا و بنمیە و هەنجیری پا دەکەمەوە هێندێ دەی کۆرمەوە ئەوردەورد بە مشاری سەری هەنجیروشتی دەقەتیانم دەرێن با سەرەکانم قەتیان زوبارەکەی فرێ دەدەم بە دیارێەوە و نانوچا لێ دەنێن لەوێ و نیوە ڕۆیان و ئەنجادێنەوەی وارە هاوین ئەوە هەرمیەکەمە ئەوە ئێستاوە بەرامبەرمانە ئەوە هەرمیەکەمە کردومە بە مرەبا مرەبای ئەو هەرمەیە ئێوارە وەرە مرەبای ئەو هەرمەیە دەدەمێ دۆشاوی ئەو ترێت دەدەمێ کە خۆمان دروستمان کردووە لە هاوینەوە هێنامانەتە بۆ ئێرە دەیخۆی مێوژمان هەیە ئەوە ئێمە هەر هیچ شتێک نەبێ هیچ شتێک نەبێ ئەوە نەمەشغوڵین ئەوە نەمەشغوڵین ئێرە باوەڕم پێ بکە ئەگەمان لە دنیا هەرنیە ئێواران نەبێ ئەگەر چمەوە سەیری تەلەڤیزۆنەکە یان مۆبایلەکە مناڵەکان فەیسبوک سەیرەکەن یان ئەوە باوکە ئەو ڕویە ئەوە ڕویە یان ڕادیۆکە لام بێ بڵە ئەوە هەیە ئەگەر ئەگەمان لە دنیا هەرنیە. ئەوە من یەکەم جار کە هاتمەوە شەو کە هاتمەوە ناودیەکە زۆر قەڵەباڵ چوومە سەربان هەمووتیان بە خێر بێنە وەڵام شۆی مۆماڵیەوە تم ئێمە هاتوینەوە لە ترسی کۆرۆنا ڕامان کردەوە ئەبێ کۆ نەبینەوە. یەکێک لە برازاکانم تیمامە کورە ئێمە تۆ چۆن بە ئێمە واڵێتم بەخوا من بۆی هاتومە ئێرە نەوەرن نەیین لە یەکترمان بینی بە تەلەفۆنتەوە. ئەڕۆم بۆ لە ئەڕۆم بەم لایە ئەڕۆم بەو لایە بە هەمووی ئاگەڕێم بەس لە پیرەمەگرون بم یان لە سلێمانی بم چیەکەم ئەچمە چاخانێک چاخۆم کۆمەڵک گەبینم لەوانەیە ئەو کۆمەڵەیەکێک لەوانە هەرگڵی ئەو فایرۆزە بێت. ناوم ڕێبوار سەلام حاجی حەسەنە منشورە بە حەسەنە شەل باپیرم دانیشتوی گوندی سەرمۆردم لە دایکبوویم گوندەم بەهۆی ئەم بارودۆخە نەخوازراوەوە ئێستا گەڕاوینەوە بۆ گوندەکان هەچەن ئێمە هەر دەستمان نەبراوە لە گوندەکەی خۆمان خاوەن شەریکەم کۆمپانیامەیە زیاتر لە هەولێرم لە سلێمانیم بەس ئەلاکسەر هەموو جمعە و پێنجشەمەکان وام داناوم و پێنجشەمەکان دێمەوە بۆ هەم بۆ خزمەتکردنی باخەکەمم بە سەحاتێکی خۆش و ژینگەیەکی قاوێن و بۆ خۆم خەریکی باغداریم جمعە و پێنجشەمان کاتەکانی ئیستراحەتم زیاتر دێنمەوە بۆ ئێرە. مەیدان هاوینە هەوارە ئێمە هەموو ساڵێ دێ سروشتێک بڵین ئەسڵێکەمانی باب و باپیرانمان لە خوارەوەیە لە خوار مەیدانەوەیە بچەند کیلۆمەترێک
هاوینان لە مەرسومی حیوانداری و زمانی زووی باپیرانمان و ئەوانە ئەم شوێنیان بە فێنکتر زانیوە و بەس ئێستا ئێمە دیەکەمان گۆڕیوە هاوین و جستان هەر لێرەی نەمەیدان بە حکومی خانی باشمان کردووە شوێنمان خۆشترە لە جاران ئەو خانووی کە ئێمە ئێستا ئەو خانومان تێدا کردووە لەوانەیە هەموو دیەکە دوو ئۆندەی نەبووە ئەوەندێکە من ئێستا ئەو ژوور و هەیوانم تیا کردووە. ینی بەڕاستی خەڵکە قەدیمەکان زۆر لە خەمی ژینگە بوون ینی توانێت ئێمە زستانان سەحەتەکەین لێرە ژیانەکەین مەفروض نییە حیوانداری لێرە بکەین بۆ 4 مانگ 5 مانگ 6 مانگیش بێ دوورکەوینەوە ژینگە پاگڕاگرین میمە ئەنی لە مەرسومی هاوینە تقریبان لە 4 لە 15 چوارەوە ناودی عسلەکان بەجێشتووە تەنانە سەڵتە زەلامیشی لێ نەماوە هاتوونەم هاوینە هەوارە ژیانیان کردووە هەتا 11 مانگی 12 تقریبان بەپێی کەشوهەوە. پێشەوەی حکومت بڕیارەکە بدا من لە لای خۆمەوە بەڕاستی زۆر تەحەفوز بە مناڵەکانەوە کە من سێکچمەیە ڕۆژە پێش حکومت بڕیارمدا مناڵەکانم نچنەوە خوێندن ینی دەست لە خوێندن هەڵگرم بۆ ساڵێک مناڵەکانم ئەگەر حکومت بەردەوام بێ لە هەولێر بووم تەلەفۆنم بۆ ماڵەوە کردوتم خۆتان حازرکەن پێچی حاڵەتێکی تەواری بێتە پێشەوە با زوو بڕۆینەوە کۆم ڕێبژیرەوە ئەوانە لە یەکەم ڕۆژی ینی ڕۆژێک بەر لە حکومت ئێمە هاتووینەوە ئێرە تا ئێستاکانە لێرە نیشتەجێ لە گوندەکەی خۆمان نەوع ئەلما خۆمان کەرەتینە کردووە لێرە ینی تەنانەت هاتووێ کەس ناکەین ینی تەحەفوز بەوە زۆرەکەی وەکو خۆی ڕێنمایەکان جێبەجێ دەکەین. هەر یەک بە یەک بە تەلەفۆن ئاگادارم کردوم تومە چیتان پێویست بوو بۆتان دانم لە فلان شوێن نێنە سەرەوە پێشتر ڕۆژانە بۆ چاعسرانە و بۆ چێشتەنگا و ینی بۆ کۆمەڵە مەسایل قەڵەباڵغیمان دروستە کرد ینی تەنانە دەر بۆ سەعاتی ئیش بوو ئەمنە لێرە ئیشم کردای 10 کەس هات بۆ ئاوکاری ئێستا وتمە زۆر لێتان مەمنونم دەرگام تێخستووە ینی بۆ یەکەم جارە 14 ساڵە باخم کردووە دەرگام تێنەخستووە سارا چێتە شار ئەگەڕێ ئەم ڤایرۆسە شوێن و مەکانت نازانێت دێ بۆ هێ بە علاگەیەکەوە بێ بە کیلۆی میوەوە بێ بەڕاستی زۆر تەحەفوزم بەوە کردووە من ناهێڵم هیچ کەسێک بێت تەنانەت باوکم دایکم لەوان شیرینتر نییە بە حەزەرەوە دێن ناهێڵم نزیکەوە بن لە مناڵەکان قسان لەگەر دەکەم و وان بە قوربان دەکا و کوڕ کسمانژنیا هێناوە واهر کەس زمانی خۆی هەیە و لەگەر قسەشیان لەگەر کردم قسان لەگەر دەکەم چاکو چۆنیان لەگەر دەکەم و لەگەر کتی و لەگەر کوڕی و سوال کوڕ سوال کرد ئێمە 5-6 براین هەموو خۆمان کەرەتینە کردووە چوەیەک ناکەین کاکە ئەبرا ئەنی لە برا شیرینتر هەیە بە تەلەفۆن لەخوا بەزار سیستەم پێشکەوتووە بە ئەنتەرنێت ڕاستەخۆ قسە دەکەین ینی نایەڵین هیچ برایەک مناڵش بێ بۆ لای من یەک کەس بیگرێت لە دوو کەس چاترە ئەوە هەر کەس مار و حاری خۆی توندا تەلەفۆنمان بۆ دەکەن و منیش قسان لەگەر دەکەم چاکو چۆنەوە نەشاتون بۆ کنمان بۆی هاتوم سەحەتی خۆم پارێزم ڕاستی هەمی خەڵک پارێزم نەبمەوە کار نەبوو خەڵک و نەخەڵکیش بێتەوە کار بۆ من. ماڵنشینی لە شار بۆ زۆر کەس بۆتەوەی بێزاری و بێتاقەتی زۆر نەوانەی نازانن کاتەکانیان بەرچیەوە بەسەر برن لە مەیدان کاتیان نییە بۆ ڕستبوون لەبەرە بەیانیەوە تا خۆرنشین لە ناو ماڵ و کێڵگە و ڕەزەکانیان کار دەکەن مانەوە لەگوون بۆ ئەمان دەرفەتێکی زێڕینە نەک ناچاری پیرەکان هێندەی منداڵان وریان بەرزە ئەوان دەڵێن ڕۆژ تا شەو لە جۆڵەداین ئاو هەوامان پاک و بێگەردە خۆراکمان هەمووی خۆماڵی ئیدی ڤایرۆس چۆن پێمان دەوێرێت دیکە ئێمە تۆزە بە عازابە بەس لە ڕووی سەحەت و ژینگەوە هێن پێی مرتاحین جۆمە لە عەزابی نییە ئێستا نەخۆش بێ لێرە چا دەبێ وە کاک ئەمن لە ڕانە لە ژوورە نەدەهات مە لە واسا لێرە ڕۆم سێمانگان لە جێدا ساری کەم لێیە باقەت کارەبای کەم لێ زۆر لە ئیخباری شووە کەمتر گوێ لێ بێت و ئەو هەواشی ساف و خۆشی هەیە وەکو شارەکان نێشارەکان کۆمەڵە خەڵکی زۆری تیا کۆ بۆتەوانێ و جەنجاڵێکی زۆری تێدایە منفی لە ڕانێ دەرەوێ خۆشترە و لەگەر لە ئەمێ کەسەکەمان لەوێ ماوەتەوە لە جیاتی ئەوە بچین لە فڕنی و نانەوە ڕاوەستین لە سەرەیە خۆمان ڕۆژانە بەیانیان
بە دوو ڕۆژارێک کولێرە گەرمەکەن کولێرە ئەخۆین ئەو تەندورە پێ دەکەم کولێرە پێ دەکەم ئەخوا کولێرەی پێ دەکات لە گۆشتبەرخی خۆش ئەندە خۆشە سوەر با لێ دەنێم سی خوادای لێ دەنێم و دەیخۆین و دوو بە دوو لەگەر ئەوەی وەک منداری ساوە بەنا بۆ هیچ شتێکی بازار نابم ئەگەر بە سوتفە لە زستانانە لە چەند حاڵەتێک تەماتەیە هاوینان وشیەکەینەوە و بۆ زستان بامێ بە هەمان دەستور بانجان بە هەمان دەستور فاسۆلیا ڕووبە هەنار مێوش گوێز چوالە ینی تەمینی ژیانی خۆمانەکانی خۆمان لێمان زیادە فەلاحەتیش بای خۆی وەکو پێویست دەکەین نۆکەکەین و نیسکەکەین و ینی بای خۆمان ئەتا ئێستا پەنەمان بۆ شتێک نەبردو بیکڕین ئەوە تەڕەپی وازۆ پارەپیوازی دەکەم و تەماتێ لێ دەکەن لەو دیوە لەو تەماتە و زەرعاتی لێ دەکەم خەیار و ئەم کولە و بەرازە ناهێری بۆ بیای دەکەم و لۆبیا شین و ئەوە ئەوردەوارە بەرازەکە بەڕاستی بەرازەکەی چی بەدەست نەیەشون ترێ مەنگەلێ لێ سەقەت دەکەن. ترێمان پێ دەگا و هەرمێمان پێ دەگا و ئەوردە وردە لەبەرە بۆ خواردنێ و بۆ فرۆستنێ و سەوزەژی خۆمانە ینی لێ مرتاحین هیچ کەسێک و ڕێڕەوێژی بەسەرەوە نییە. ینی زۆر تەحەفوزەکەین کە نەبینە هۆکاری هێنانی ئەم ڤایرۆسە بۆ گوندەکەمان بەڕاستی ینی هەمومان لەبەر خۆمانەوە زۆر لە محاولاتین ینی زۆر احتیفاز دەکەین تێکەڵی خەڵک نابین کورد کارەساتی زۆر بەسەرهاتووە کۆسبی زۆر بەسەرهاتووە بەڕاستی بەرگەم کۆس بە ناگرین دەبێ هەمومان وریابین لە ماڵەکانی خۆمان دکتۆری خۆمان بین ینی ئەمڕۆ ڕۆژی وە نییە چاوەڕێ حکومت بکەین بۆ عیلات تۆ سەیتەرەی عایلەی خۆت پێ ناکرێت حکومت خاوەندارەتی لە 5 میلیۆن کەسەکە ینی ئەم 5 میلیۆن کەسە یەک کەس بۆی هەیە ینی کارەساتی بەسەر ئەم وڵاتە بێنێ لە کارەساتی ئەنفال و چیماباران و لەوانە خراپتر بێت دەبێ هەمومان هاوکاری حکومت بین خۆمان کەرەتی نەکەین هیچ دەبێت چاو لە وڵاتەکان کەین ئەمڕۆ حەزارە زۆر پێشکەوتووە بە تەلەڤیزۆن سیرکە و سین ساڵەخوا بەزیاد بە فەراحەتی و نەجاتی بوو ئێمە شارێکە بەپێی خۆمان هاوکاری حکومت بێ ئینشەڵا حکومەتەکەمان ئەم تەنگژێتێ دەپەڕێنێ و هەموو لایەک بەسەرکەوتووی بێک شاد بینەوانێ و ئیشەڵا ئەمەش تێدەپەڕێ و بەسەر دەڕوا بەس ئەم کاتە بۆ ئێمە زۆر مهمە